بەڵێ سڵاو دیارە 51 ساڵ لەمەوە پێشوو لە 28 شوبات ساڵی 1970 با بڕیارێکی کۆماری لە سەردەمی ئەو کات کە ئەحمەد حەسەن بەکر سەرۆک کۆماری عێراق بوو بە مەرسومێکی کۆماری قەزای کەلار یان ئەو کاتەکە تەنها گوندێک بوو کرا بە قەزا و بڕیاری بە قەزاکردنی دراوەکە وترێت یەکەم بینای قایمقامێتەکەش لە چادرێکدا بووە تا ئیش و کارەکان بەو شێوە ڕایی کراون تا دواتر قەزاکە گەشەی کردووە. ساڵانە ئەمە وەکو ساڵیادێکە کرێتەوە کۆمەڵک مەراسیمی تێدا ڕێکە خرێ بۆ ئەم ساڵ و ساڵی ڕابردووش مەراسیمەکان بچووکتر کرانەوە چالاکیەکان کەمتر بوون. ئەم ساڵ زیاتر لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیە قایمقامی قەزاکە ڕای گەیاند مەراسیم و بابەتی ئەوتویان نابێت وەکو ساڵانی پێشوو جگەلەوەی کە کۆمەڵێک داواکاریان وەکو قەزای کەلار هەبوو بۆ دەسەڵاتداران و بەرپرسانی باڵای حکوومەت لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە خزیانە ڕووکە زیاتر خۆی دەبینەوە لە پرۆژەی خزمەتگوزاری و دابینکردنی پرۆژەی خزمەتگوزاری زیاتر کە بەوتەی ئەو کەلار کەم خزمەت کراوە ئەبووە خزمەتی زیاتر بکرایە. جگەلەوە من وتەبێژی 51مین ساڵیادی بە قەزاکردنی کەلار بڕیار محەممەدم لەگەڵایە لەوە پرسم چالاکیەکان چییە بن ئەوەی من ئاگدار بن کۆمەڵک چالاکی هوەری وەرزشی ڕۆشنبیری بچووک بەڕێوەچن کاک بڕیارم کاتت باش ئەگەر پێمان بڵێ دیارترین ئەو چالاکیانەی کە لە 51مین ساڵێدی بە قەزاکردنی کەلارە بەڕێوەچن چین؟ بەڵێ وەک خۆت ئاماژەت پێدا 28 شوباتی 2021 تەمەنی بە شاربوونی کەلار دەبێتە 51 ساڵ. ئەم ساڵ بۆ ساڵی دووەمە بەهۆی ڕێکارەکانی خۆپاراسی لە پەتای کۆرۆنا چالاکی ئۆتۆ ئەنجام نادێت لایەن لیژنەکەی لیژنەی باڵای یادی بە قەزابوونی کەلارەوە، بەڵام دام و دەستگا حکومیەکان بە ڕێکاری خۆپارێزی دەتوانن دێ چالاکی ئەنجام بدەن. لەو نێوەندەدا لە زانکۆی گەرمیان ماراسۆنی کۆلچی بەڕێوەچووە هاوکات لە کتێبخانەی گشتی کەلاریش ئەمڕۆ پێشەنگایەکی کتێبکرایەوە کە بۆ ماوەی چەند ڕۆژێک بەردەوام دەبێت وا بڕیارە چەند چالاکیێکی دیکە بەڕێوە بچێ. هاوکات ئەم یادەکرایە دەرفەتێک لەلایەن لیژنەی باڵای یادکردنەوەی کەلار و قایمقامێتی کەلارەوە بۆی چەند داواکاریەک ئاراسی حکوومەت هێرمی کوردستان بکرێت. لە گرنگترینە و داواکاریانە چی بوون؟ لە گرنگترینە و داواکاریانە لە ڕووی گەشتیاریەوە داوا لە حکوومەت هێرمی کوردستان کراوە کە بایەق بە کەرتی گەشتیاری بدات، چونکە کەلار ناوچەیەکە ڕووبار بە تەنیشتات تێتەپەڕێ هاوکات قەڵای شڕوانە تەنیشتی ئەو ڕووبارەوەیە. هاوکات داوا کرا سوود لە پترۆدۆلار نەوتی ناوچەکە وەربگیرێ بۆ خزمەت گەیاندن بە ناوچەکەەوە پەلە بکرێ لە جووتسایدکردنی ڕێگاوبانەکان کە بەهۆی دواکەوتنی ئەو ڕێگەوبانانەوە ڕووداوەکانی هاتوچۆ بە شێوەیەکی بەردەوام خەڵک دەکاتە قوربانی کۆی نزیکەی 20 داواکاری دەبوو، ئەوانە گرنگترینە و داواکاریانە بوون. بەڵێ سوپاس بۆ تۆ بڕیار محەممەد وتەبێژی 51مین ساڵ یادی بە قەزاکردنی کەلار. بڵێ ئەمێ ئاماژە بۆ بکەم کە ئەوترێت لە 51مین ساڵ یادی بە قەزاکردنی کەلار دەیان دوای تێپەڕبوونی نزیکەی نیو سەدا لەسەر بڕیاری بە قەزاکردنی کەلاردا هێشتانە قەزاکە لە کاتێکدا دەوڵەمەندە بە سەرچاوی نەوت ئەوترێت تەنها دووکەڵەکەی بۆ گەرمیانەوە هیچ خزمەتێک نەکراوە. بەرپرسانی حکومیش دانیان بەمەداناوە دەوڵەمەندە بە سەرچاوی داهاتی مەرزەکان کە دوو مەرزی لەسرە کە داهاتێکی زۆریان هەیە، هەرێکە لە مەرزی پەروێزخان و مەرزی پشتەیەکە داهاتەکانیان بۆ گەرمیانە گەرێتەوە لە لایەن ئیداری گەرمیان و گومرکی گەرمیانەوە سەرپەرشتیە مەرزانە ئەکرێت. ئەوترێت هیچ سوودێک لەمانەش وەرنەگیراوە جگە لە کۆمەڵک داهاتی دیکەی ناوخۆی وەکو باج و کۆمەڵک ڕسوماتی دیکە ئەوترێت هیچ سوودێک لەمانە وەرنەگیراوە. بەرپرسانی ئیداری ئەم قەزایە بە ئاشکراباسی ئەمانەیان کردووە، بەڵام ئەوان خزمەت نەکردنی قەزاکەیان بەپێی پێویست بە وتەی خۆیان بۆ ئەوە گەڕێنەوە کە دەسەڵات وەکو پێویست ئاوڕێ لێ نەداونەتەوە. وەکو تەبێژەکەشیان وتی ئەوان لە 51مین ساڵ یادی بە قەزاکردنی کەلاردا 20 داواکاریان ئاراستەی بەرپرسانی باڵای حکوومەت کردووە کە خۆی بینێتەوە لە گرنگیدان بە کەرتی گەشت و گوزار و خزمەتکردنی زیاتری پرۆژەی خزمەتگوزاری وەک ڕێگاوبان و کۆمەڵک پرۆژەی دیکەی خزمەتگوزاری بۆ قەزای کەلار دابین بکرێت. بەڵێ گەرمیان